هاوڕێن و کاتان باش هەر دوسێ دەقە قسە دەکەین لەسەر ئەوە وڵای من لەو پەیزەکەیت کەم بوو بەزی تر هەر هەست پێ دەکەم دوسێ دەقە لە جیات نووسین زۆر باشە لە کۆڵمان دەبێتەوە دوسێ دەقە قسە و باز بکەین چۆنن باشن دەزانم ڕەمەزانە زۆرتان بێت تاقاتن بەس هەر بەس لە جیاتی نووسین لە کۆڵم دەبێت هەندێک سەرنج دەدەم قسە و باز بکەین لەسەر ئەوە ئاوڕیان پەیجەشکەشم کردو هەری خۆمە هەری خۆم بە هیوام لایچ بکەن بە هیوام لایچ بکەن ئێستا شێری وێن دەریش دەکەین لەبەر یەک ئەوەیە لێرە لای ئەوەمان دەکەن هاکمان دەکەن هاکە برداخستنە ئاخر خەت سوورە درایتمێ درایتە من و ریپۆرتێکی زۆر دەبینی 150,000 کەس لایک و فۆلۆی کردێکە چی جاری وا 100 کەس لایک دەکە و پێشترەوە نەبوو بەهەرحاڵ هاوڕێیان ئێستا بەس ئەوەی بەلەو پەیجەشمدا بنێم قسە و باز دەکەین دوسێ دەقە 5-6 دەقە قسە و باز دەکەین لەسەر عەبدوڵای چێخۆ مبارەک کەیسەکەی زۆر گەورە بوو هاوڕێیان یعنی ئەمن بە پێچەوانەی ئەو خەڵکە ئەوە هەموو دەلالەت لە هوشیاری خەڵک پیشان دەدا بڕوا بکەن هاوڕێیان بڕوان پێ بکەن ئەوە هەمووی دەلالەت لە وشیاری خەڵک پیشان دەداتن کە خەڵکی مە چەند وشیار بووە چۆن چیتر کەس ناتوانێت فێڵی لێ بکاتن یەکێک کە دەچێت بەگە پارتی دەکەوێتن چۆن ڕسوا بووە و دەبێتن لەو ڕوانگەەوە شتێکی زۆر پۆزتیڤ پێچەوانەوە زۆرم پێ سەیرە سڵاوتان لەبێ هاوڕێیان وەڵای هەر 5-6 دەقە قسە دەکەین هاوڕێیان هەوڵ دەدەین بچینە ئەوەی من هاوڕێیان بەر لە بچمە ناو باسەکە بەڕاستی دەمێ ئەوەتان پێ بڵێم کە ئەم پەیجەشکەم دانیا لێرەش ڕکلام لۆ کردیە لەبەر یەک شتمان یعنی وەکو گوتم وەکو هەدەپەی دەبی بەر لەوەی دابخرێ هەست پێ دەکەین ئەوە تەفدەیان داخستی کۆمەڵێک برادەر نیوە مردیان کردیە بتر نەوعەک لە ئێرهابی ئەلکترۆنیە مەسرور بارزانی لەگە کابینەی نۆ هێناوێتی هاوڕێیان من چەندبارەی بکەمەوە ئەوەی ئێستا کە دەکرێت ئەوەی ئێستا دەکرێتن ینی بەڕاستی لووتکەی وشیاری خەڵکە لووتکەی وشیاری خەڵکە کە خەڵکی ئێمە چەندە دژە چەندە وشیارە هیچتر ناتواندرێ فێڵی لێ بکرێتن بۆیە ئەو حەملە ڕاگەیانەی کە ڕوویدا لە بەرامبەر عەبدوڵای مەلا عەبدوڵای ناموبارەک باوا بڵێن لەبەرەوەی هیچ پاساوەک نییە گۆڕان خراپ بوو وەزعی ئەوەت خراپ بوو دژمنکاریتە و بابهرە تو دژمنکاریتە هەزاران کەس بێدەنگە لە سەف ئەوەی ترێنی چییە ئەوە باشتر بوو لەوەی سەری شۆڕی هەموو خۆت و هەموو بەرەبابەکەت و ئەوەکەت کەم کردەوە ینی خەڵک وەخت خۆی دەیان ئیهانە دەکرێت دەیان کەسی لێ دەکوژرا و جاشانە بەرگەی دەگرت دەچوە شاخ یعنی لە جیاتی ئەوە بڵعکسی کرد وەکو ئەوەی خەڵکێک دەبووە ئەوە تووشی دژمنکاری دەبێت دەستی دەدا چەکی جاشایەتی ئەوە پارتی وچیتی ئەوەیان دەیە ئەو خەڵکە ئەو بکەن بەهەرحاڵ هاوڕێیان ینی ئەوە چەندە ئەو ڕسوابوون هەمووتان دیتانی پێویست ناکە قسە و بازەسەوە بکەین کە عەبدوڵای چێخۆ مبارەک چەند ڕسوا کرا من دەمێ ئەو دیوەیت کەتان پێ بڵێن بڕوا بکەن ئەو ڕسوابوونەی عەبدوڵای چێخۆ مبارەک ئێستا بچوو بە ناوچێتی بەو حەتمە نەدەبوو بەڵام پارتی ئەوەندە قەبیح بووە ئەوەندە قێزەوەم بووە هەر یەکێک لێ نزیک دەبێتەوە ئۆتۆماتیکی یعنی دەبێتەوە کو چۆن پێشمەرگە هەبوو لە شاخ هاتنەوە بوونە پیاوی ئەمن ڕێک وەیان لێ هاتیە ئەو پارتیە ڕێک وەی لێ هاتیە ئەو پارتیە کاتێک کە دەبێتە هەر کەسێک بوتە بە سەیری مەسعود عەیدێری بکە سەیری کاروان ساڵح بکە سەیری ئازاد جوندیانی و عارەف ڕوشدی و ئیلا ئاخری سەیری هەر هەمووان بکە هەر هەموویان ئێستاکە ئافرەتی لەشفرۆش خۆشەویستترن لەوانە کە ئافرەت و گەوا دوو گروپن قێزەوەنە ناو کۆمەلگای زۆر شەرقی ڕاستش ینی مهنەی قێزەوە ناخۆ ناتوانی ینی ڕاستە ژیانی تایبەتی خۆیەتی بەس مهنەشی زۆر قێزەوەنە بەس ئەوە لەوەی قێزەوەندرا بۆیە
سەیری ئەو گروپانە بکەن کە چوونە ناو پارتی خۆدایان کەسی گۆڕان چۆن ناوێتێتی عوسمانی بانیمارە ئەوە شتێکی قێزەوەم بوو بەڵام وەچی ئەوە نییە کە دەبنە پارتی لە ئەوەش نییە کە خەڵک ڕقی لە پارتی نا پارتی حاکمیەتی ڕقمیەتی کوردستانە ئەرهابی زیاترە لە یەکێتی یعنی ڕاستش یاوە بەژانێ بەس پارتی وەکو حزبی ڕقم یەک و حاکمی ڕقم یەک مامەڵی لەگە دەکرێت تاوانەکان زۆربەی ئەوەیە بۆیە چەندە ئەوە ڕسوابوونی عەبدوڵڵای شێخوا مبارەک بوو کە ئینسانێکی فشەکەر دەرچوو کە ئینسانێک بوو تەسلیم بوو تەواو باوا بڵێن تەسلیم بوو تا هیچ پاساویت کەی نییە یعنی ئەگە بڵێ دژمنکاری بوو وەزعم خراپ بوو کەچم خۆ لەو خەڵکە قائیدەی گۆڕان خراپترنی فەقیرەی نان بڕاکراو لە دەرێ دانیشتێ و ئەو پەڕی وەزە خراپی دەژیتن خۆلەوە خراپترنی دەیان پارتی وێچێتی دەستدرێژی و تەحەدایان لەو خەڵکی کردیە و خۆش ڕادەگریت ناشتە پارتی وێچێتی یعنی تو چی لە ئەوەی زیاتر دەیە کەس بەقەت و فشەکەر نەبوو لە ئاخافتن هەموو گرتن و کوشتن بوویت و هجوم بوو لە بۆ پارتی وێچێتی کۆدە تا بوو چی مەش تەحلیل نەبوو هەر دەتگرت و دەتکوشت و دەستشاردەوە بەجە خاڵەکە ئەوە هیچ ینی ئەوەندا قسەی دەستەکرا من دەمێ ئەو دیوەتان پێ بڵێم هاوڕێیان بڕوا بکەن من دڵخۆشم بە پێچەوانەی ئەوە و زۆریش دڵخۆشم لەبەر ئەوەی دەبینم پارتی وەکو بەحسی لێهاتیە خەڵک دەبێتە پارتی عینەن وەکو پێشمەرگەیەک دەبێتە جاش ئەمنێک نەک جاشیش یعنی ئەمنەچیش ئەو هەقێزەوەم بۆ ئەو پارتیە کامە عەلی بوون و سەردەگری کامە شاعیر ئێستا باشە مەلا مستەفا چل ساڵە مردیە دە پیاوم دەوێ بستە سەگۆڕەکەی مرۆڤم دەوێ بستە سەگۆڕی مەلا مستەفای بزانە کوسوک و سەلیم دەبیتن خۆی پێدەگیرێتەوە ئیلە لە ئەبەد دەبێتە لە کەچ شەرمەزاری وەکو لە هەشتاکان هەموو ئەوانەی جیلی کە پێیان دەڵێن ئاڵتونیە نازام چیە ئەو جیلە یەک کەس دەبوو بەعسی لە ناوما قێزەوە بەعسی بوون بچووکترین شت بوو بە ئیجباری و زەخت و فشار بوو دەبوو بەعسی ئەو هەلێ هاتی ئەو پارتیە قێزەوەن ئیلە غایەت دەرەجا خاستەن ئێستاکە ئەوە شتێکی زۆر دڵخۆشکەرە ئێمە مەبنە ڕکلامکەری پارتی وەڵا پارتی زیرەکە و پارتی ئاقل کوڕە زیرەکی چییە بە تەزویر بە جاشایەتی بە ئەرهاب بەوەی دەژی خۆ پارتی چ بە چ دەژی بە فکر دەژی بە خزمەت گوزاری دەژی یعنی ئەوە عەقڵە مەسرور بارزانانی هەیتی کە لەسەری وی لە جەزیرەی عەرەبی دەڵێ تورکیا دژی کورد نییە دژی پەکەیە کە ئەنەما پەکە خەرچی ئەمازۆنە ئەوە نیە یان تورکیا لە 100 ساڵی ڕابردوو حقوقی کوردی هەموو دایاوەزی پەکەی مایە سەرکردە هەیە بە ناوی سەرۆکی حکومەت ئەوەندە دەبەنگی لە ئاخافتندا یان سەرکردە هەیە ئەوەندە دەبەنگی هەزار ڕێکخرا و پەرلەمانتاری دنیا و وەزارەتەکان داوای لێ بکەن حقوقی ئەوانە متەساوی بکە کەسی ئەو مهاجەیان ناداتیە ئەو ملهوڕێی مەسرور بارزانی نیشانەی ئەوەیە کە ئەو پەڕی ئەو کابرایەکی نەخوێندەوار و ملهوڕە بڕوا بکات لە مەدای دوور لەومە قازانجە لە مەدای نزیک ڕاستە ئەوەیە جەوە ئەو وایە بێمەوە سەر خاڵی عەبدوڵڵای مبارەک زۆر شتێکی پۆزتیڤ بوو کە ئەو کاردانەوە توندەی بەرامبەری نوان ئەوە نیشانەی ئەوەیە ئەوی بچێتە ناو پارتی ئەبێت وەکو ئەمنێکی هەشتاکان مامەڵەی لەگەر دەکرێت ئەو هەقی وەکو خائینێک مامەڵەی لەگەر دەکرێت یعنی ئەمە زۆرم پێسەیە خەڵک دەبتە یەکێتی بە هەزاران گۆڕان بوون یەکێتی خۆ دەدوازەک بوون پارتی کەچی ئەو دەدوازەی پارتی لە ئاسمانەیە ئەو هەزاران ئەندامەی گۆڕان بوونەوە یەکێتی کە هەبوویت کێیە هەر بەرهان نییە هیچ ناکەونەوە بەرحەملەی ئەوە نییە پارتی دەڵێ وەڵای ڕقیان لە منە نەعەت و خەتا ڕەفتاری خۆت تا زیاترش بەشەچی تاوانی دوو زۆر گەورەترە ئەزایانی نقطەکەی منە وەرە کامە ئەدیب و نووسەر و کامە مرۆڤ خۆی پێ جوانە کامە سیاسەتمەدارە ئەوە عەزیز محەممەد کابرایەک و 6 ساڵ خەباتی کرد ڕەمزێکی گەورەی منتیقە بوو مەدالەکەی مەلا مستەفای لێ قەیدرا بووە گەورەترین لە کێش شەرمەزاری چەند ئەدیب و نووسەر و کەس چونە سەگۆڕەکەی مەلا مستەفا چۆ سووک و ڕسوا بوون ئێخۆ مەلا مستەفا 40 ساڵە مردیە لۆ هەموو کاردانەوەی کوڕەکانیتی نەوەکانیتی بۆیە ئەوە خاڵێکی زۆر پۆزتیڤە مەبنە ڕیکلامکەری وەڵا پارتی عەقڵە و پارتی زیرەگە و پارتی بێزەکرۆ نیشانەی ئیفلاستی لە هەر میلەتێک وەرە ئەتو عمرت 76-77 ساڵ بی حزب وەرە حاکمی ڕەقەمێک بی مرۆڤ نەوێری ببتە پارتی بەڵکو خائین مامەڵەی لەگە بکرێ
زۆریش سەیرە ئەنی هاوڕێیان بڕوا بکە خەڵکی پارتی لە پارتی بێزارە خەڵکی پارتی وا دەوێت بڕواتە دەرێ ناوێزانی کو بێتە دەرێ کەسی ئەو مل شۆڕانە دەسەر ناو پارتی بەرحاڵ هاوڕێیان هەربیستم ئەو سەرنجە بدەم ئەوە سەرکەوتنەکە لەبەرەی ئازادی خوازی بڕوا بکە ئێمە بەداخەوە بە خۆمان ڕێکلامکەری پارتی هەموو کورد پارتی بوونە قەرزارە کوڕە تەڕەماش پارتی بوونی چ قەرزاری چی خێری تۆڕیە چی ئینهیار دەکات دەچێت دەبێتە پارتی ئازاد جوندیانی بەجددی محەممەد حازی یعنی کاروان عوسمان چیتر ئەوە ینی هەتا ئەوانی دەبنێچێتیش لا من دیاردێکی زۆر قێزەوەنا زۆر قێزەوەنا ئەو دیاردەیە هیچ ئەوە درۆکردنە لەگە مەبادی خۆت هاوڕێیان وە تێمەگەن ئێمە لە ئەوروپانە یعنی ئەمەش پێمان دەکرێت خەڵک کوردی ئەوروپا لێرەیە خۆ دنیایەک لێرەیە یەک مانگ ئیش دەکەی بڕوا بکە $500 لۆ نامینێتەوە بڕوام پێ بکە لەبەرەوەی خەرجەکەشی زۆرە ئێکاچی من ئەو خەڵکەی کۆمەڵێکی زۆر لەو نووسەر و ئەدیبە لەو نمونەیە ئەمە سەعید خائین و مەهاباد لەو چوونەوە کاکەوانە مامۆستای زمانی کوردی ئەوانە بوون 50 مەکتەبیان دەکرێتە ئەتا لە یەک مانجی هەتا مەعاشەیان وەردەگرت مەعاشەکەش چێ بخۆ بڕۆ بوو ئێکاکەم دەستەوە لەوێن دەرخائینێکی لای 3 ملیۆن و یعنی دابەستی خەڵک دادەبەستی خەڵک بۆیە لێرەش بەرگە ناگری لەبەرەوەی لێرە زۆر دەبی بە عەرەقەی شەرمەز ینی 10 سەعات ئیش بکەی هەتاوەکوبی ئێکاکە ئەو پارتیە بە یەک شەو ڕۆژ خانێکت دەداتێ کوڕە سویاندە سویدی و ئەوروپی من ئاتەزانین یعنی نیوە بەرچیلیان دەداتێ فێریان دەکەن پارتی یەکێتی شوێی کرد ئەجێتی شوێی کرد کابرا بە ساڵش ئەوەی بە 10 ساڵی لە سوید پەیدا ناکە ئەو بە یەک ڕۆژی دەیداتێت $3-4 دەفتەر دەداتێت بەولا بە ئەولا ئەوە پارتی ئەو یەکێتی ئەوە خەڵک دەکردن وەخت خۆی وانە بوو کاکە خەڵک دەچوو ئەو شاخەی وەچ کوێست دەستە قەندیل دەبوو پارتیش نەگێچێتیش بەس قبول بکرێت بتە پێشمەرگە ئەو دەبێت تەئیدێک ببە کەسی ئێستا خەڵک یعنی دەیکەنە وەزیر ڕسوا دەبی پارەی دەدرێت حاکمی کوردستانە ڕسوا دەبی ئەو دەلالە لەوەیە ئەو حزبە ئیفلاسی کردیە ئەو حزبە ئیفلاسی کردیە لە ناو خەڵک هیچ سەنجی نمایە لە ناو زەماوەری ئەوەی تر بە ئێرهابە بە جاشایەتیە خۆ پارتی بە چ لە سوڵتەیە سەیرە یانە من زۆرم پێ سەیرە کاکە بە ئەی بە وەڵڵای ئەوەندە دەرێن 50 کورسی چێ بە بەمەدە ئەم لە هەولێرێ ئەو نازمەکە و ئەبوو مەخموری خۆیان هەڵبژێرنە مەسرور بارزاین دەنگ زیاتر دەینن ئەگەر هەڵبژاردنەچی ڕاستە بیتن نیتینە سەنجی نی ئەمە دەزانێن ناو خاستە ناو هەولێرە لە دەرەوەی هەولێرە ڕەنگی ئەندەچی هەبی دابەستەکانی خۆی زیاتری چینە ژەو زەماوەرەکە وەکو جاشایەتی بزان دەڕوخێ بەر لە منوتولیان دەدەن بەڵام ئەو قۆناغێکە هاوڕێ من یەک شتان پێ بڵێم ئەوانەی ئەمە جیری 70-80کانی زیاتر 80 لۆ نوتیەک بڕوا بکە پێشمەرگە برا لەگەر برای خۆی سقەی بەیەکتر نەبوو خاصن لە ئەوانەی لە خوارێ بوون لە ئەنفالوە یعنی پێشمەرگە دوو هاوڕێ یەک چەند ئەوە سەرتیپی 21 کەرکووک هاتەوە دوسێک پێشمەرگە شۆئی شەید کرد هێم ملازم سعدوانە تەرمەکەش تەسلیم کردەوە ئەوە بەعس دەیگۆ دەبی پێشمەرگەیەک بکوژی ئەوجە بێەوە وەردەگرم ئەوجە عەفوت دەکەم یعنی لە هەولێرە چەندی مەفرەزەی سڵعشینێ هاتەوە 15-16 کەسیان کوشتە تا قبول کران وەرگیرانەوە یعنی بەعس خەڵکی بۆیە هیچ سیقە نەمابوو هیچ سیقە نەمابوو ئەو شەهید سۆرانی مەسیحی هەبوو فەقیرە یادی بە خێرێکێک لە ڕەمزە هەر جوانەکانی کورد و هەولێرە یعنی عزیزترین برادری خۆی کوشتی و دەبا چەکەشی بینیەوە تا ئیسپات بکەی ئەگە مەیتەکەش پێ نهات بە ڕەنگ بێسەمە لەو نزیک قۆناغینە و خەڵک زۆر بێتاقەتە و بێهیوایە بەس دیتان لە نۆتیەک و بە شەو ڕۆژێک تەقیەوە بێهیوا مەبن من دەزانم زۆر کەسان کێشە دەنێن زۆر کەس خۆیان دەدزنەوە هاوڕێیان بڕواکە لەو ڕۆژانە برادێک کاکمەکی دەگوت کابراەک دەوێ بسەوە دهۆچێ لە دەجێک گوتی ئەم دژی مەکیمە بەسە تا بستەوە خەڵک هێ سەرێشەی لە بۆمە دروست دەکە بەرتی لە دەداتە پارتی بۆ زانیاریتان یعنی بەرتی لە هەندێک کەسێ بەرتی لە هەندێک کەسێ جوێن بە ئێمە دەدا دەست بە بۆڵ دەکە لە چیە لە خۆی لا پارتی شیرین بکات ناڵم یعنی ئەو برادەرە دەیگوت لە تا شوێن گوتی ئەم لەگە مەکی بینم نیە و دژیمە لا بەسە بێ خۆی بدستەوە خۆی دەست بە منجا ئەوە لە 88 جواب بوو
قەت لەو ئیتجاهە مەبن بەم ئەوە بن کە لەگەر شکست ئینهیار بکەن ئینسانی بوێر و مەبدەئی ئەلەو کاتەدا دەچەقی خاوەن ئیرادە دەبی ئەو تا ئەو ڕەوشەی کە گۆڕانی خائین دروستی کرد کە گۆڕانی خائین ئۆپۆزیسیۆنی تووشی ئەوە کرد کاتیە بڕواکەن ڕەوڕەوەی مێژوو لەوەتی هەیە بە هەزاران ساڵە ڕانەوەزدا بەش ڕاناوەسی بۆیە ئەو ڕەوشە کاتیە بە ماوەی کەمی کە دەژێتەوە ڕاستە ئێستا ناخۆشاوە دەبینی ئەوە دەڕوا ئەوە دەڕوا بڕوا بکەن کورە هاوڕێیان عەبدوڵڵا چێخوا مبارەک و محەممەد حاجی و نازانم عوسمان بانی مارانی و ئەولا دەستن ناو پارتی وێچێتی 100 ئەوەندە ناو خەڵکی پارتی وێچێتی لە ئاستی هەرە باڵایان بێزاری هەیە تووڕەیی هەیە یعنی ئەو دەلالە لەوەی پیشان نادەوانە هێزی جەماوەری دەلالەت لەوەی پیشاندا ئەوە جەماوەری پارتی وێچێتی دەکڕی ئەینەن مەیدانی حەیوانان هەیە مەیدانی حەیوانان مەیدانی کۆترانسی کۆتر دەکڕی حەیوان دەکرێت جوان حەیوان ئەوەش نینە ڕێک وایە بڕوان پێ بکەن برادێک باسی کوردستان بیساری دەکرد بۆ ئەگۆ زۆر جار کە بێژەریان نەبی ئەوە تەمەشا دەکەن کۆنتڕۆل دەگۆڕن چ بێژەرێک باشە بیکڕن چ بێژەرێک باشە بیکڕن تەمەشا دەکەن کچەکە جوان بی سەرکەوتی بی کوڕەکە دەیکڕن ڕێک وایە خەڵکی دەبتە پارتی وێچێتی ئاوا جسمی کو ئافرەتێک لە شۆژ دەچی دەرەی کاکە 24 ساعت ئەتوی دەوێت 24 ساعت یان نیم ساعت دەرێ بەوەندەیە ئەوە شوا دەکەن ئەو مەعمەلەیە بڕوا بکەن هەرچی چۆ مەعمەلەی کردیا ئەوەندە پاسەوانم دەوێت دەبمە ئەو پلەیە ئەوە تویژدانتان عەبدوڵڵای شێخوا مبارەک 2 ڕۆژەمە بەر بمرد بە باشتر نەبوو ئەوە وەزعی تێدایە بمرد بە مێژووکی جوان وەچی مستەفا حەسەن گەورەی سەری بەرز دەبوو ئاوڕیان نەویستم ئەو سەرنجانە بدەم وەڵی من هاتم بەرازیل و پەیزەکەم هەڵگلامی لۆ بکەم بەس هەستم پێکرد ئەو کەیسە ئەو لایەنە بە قازانجی پارتی دەشێنەوە پارتی کورە پارتی زیرێکی چییە پارتی تاوانێک دەکات بە 2 ساعتی کەشف دەبی نازانم وەڵڵاهی ئەو پارتی ئەگەر جاشایەتی تورکیای لێدا ببڕی ئێرهابی لێدا ببڕی تەزویری انتخاباتی ئەخر چییە ئەو حزبە چییە؟ چیهانیان دەدەستە تەلەڤیزیۆنی فەڵتە دەدەن دەوائری کەسێک لێیان ڕازی نییە لە خەڵکانێکی موچەخۆری خۆیان زیاتر نەبیت کاتێکی خۆش هاوڕێیان سەرکەوتن دڵنیابن ئەو شتانە کاتیە گیری هەشتاکان باشە بیریانە وەڵڵا لەو جامعەی لە 84 و 86 من لە زانکۆی مووسڵ لەگەر هەولێرێ بە هەزاران تەڵەبە ئەوە بوو هەموو چەپ و مارکسی و ئەو دەمی ئەوە مۆدیل بوو دژە بەعز بوو باوا بڵێ لە 1950 دەست ماوە هەموو خۆی دەدزیەوە ئینتیازیەت زۆر بەقوەتە هاوڕێیان ئیتر هەبوو بەرچیدا هەوجومی بە کوردایەتی دەداوە کوێستا دەجون دوای ئەوە هاوڕێیان یعنی لە نەوتیەک نییە جاشەکەی و ئەمنەکەی کە لە دوو ئێمە دەسوراوە بەر لە منوت و بەڕێگاکانی بەعسی کرد سەرکەوتن